إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆسەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محمد صلى الله تعالى عليه وسلم کامەرانی مرۆڤ بەختیاری ئادەمیزاد سەعادەت لە ژیانە یەکێکە لەو بابەتە هەستیارانەی هەموو مرۆڤایەتی وێڵیەتی تەواوی فیکرەکان قسەیان هەیە لەسەر سەعادەتی ئینسان و خۆشبەختی ئینسان ئێمەی موسڵمان چۆن لە دڵخۆشی ئەڕوانین کە لە زمانی کوردیە جوانترین وشەیەک بەرامبەر بە سەعادەت وەک لە فەرهەنگی شیرینی نوێیە هاتووە بریتێ لە کامەرانی بەختیاری دڵخۆشی ئەو شتە وردەیە کە لە ناخی ئینسانە دروست ئەبێت و ئینسان ئاسوودە ئەکات عولەما چۆن تعريف سعادتيان كردوا فرمويان السعادة شعور داخلي يحسه الإنسان بين جوانبه إنسان هستيق لناخيا دروس أبي دركي بي أكات سكينتي نفسي ودروس أبي ضلي مطمئن أبي سنجي أكريتوا خيال ميشتي أسود أبي أمش بهوي أو رفتار كردوانيك لناو دروائك قلبي كومالي كردوا أكادلي وجارح كانوا بارشكاني لا شيء كومالي كردوا أكان أم كردوانا همويان ابنه كاري آسودينا ويا آلوزينا بو أوي إمالات كامراني لديدي إسلام وتيبقين أبي سرطا بزانين مەبەست مان لە ژیان چییە حتا ئینسان نەزانێ مەبەستی لە ژیانە چییە بۆچی خەڵق کراوە بۆچی هەنگاو ئەنێ ئەوێت چی بکە لەم ژیانە ڕێگاکانی کامەرانی و ئاسوودەیی نادۆزێتەوە ئێمە وەکو شەریعەتی ئیسلامی دوو جۆر غایە بۆ هەموو ئینسانیەت دیاری ئەکرد غایەتێک هەیە پێوتێ الغایەت الدنیا مەبەستێکی نزیک والغاية العليا غايتك برز بلند دور همو إنسانك لجيانا كومالي ما بستي هي خواردنوا بوشاك واللباس جيقو مكانت مناكحة وزواج همو أمانة غاية إنسانا أمانة غاية دنيا كان كلا إسلام رفض نكرا ونو إنسان مسلمان أبيه خوي بقرر وبهيدايكات وبدوايا بروا خوا جل جلاله القرآن فرموي وأن ليس للإنسان إلا ما سعى نيفرمو وأن ليس للإنسان إلا ما دعا تنها إنسان أوي دزجير أبيك دعاء بو أكا نا فرموي أويك السعي بو أكا بوي أرواتو مانو أبي دعاء بالبشتي توي بو كارا كانت نك إترتو دعاء كيتو واشتركي خود بر الله كي والله خوا آقاي لي أبيت واشتري خود أبسيتوا كاري جياني خود توك ما أكي إنجا لبردم خوايا زليل أبي دعاءكي تا خواي قورا فرج بو دلت أنيري دلت آسوداءك جيان بريتيا لشي جيان بقريانك دس بي أكاتو بقريانك وتايدي كتو لدايك أبي بقريان دس بي أكي كأمري بدورته وأقرين همو جيان أمن دي نيوان دو قريانا
ئایا لە نێوان ئەم دوو گریانە تەنها بۆ ئەوە خەلق کراوی تۆ لە سەرەتای ژیان خۆت بگری و کۆتایی ژیان دۆستان و خۆشەویستانت بگرین؟ یان هەدەف و غایەی گەورە چییە؟ هەموو بەرنامەکان کاریان لەسەر بەشی لایەنی مادەی ئینسان کردووە، چۆن مادەی ئینسان خۆشبەخت بێ، چۆن لاشەی ئینسان ئاسوودە بێ. لە ڕووی جنسەوە باسییان کردووە ئینسان ئەبێ مافەکانی چی بێ، لە ڕووی خواردنەوە چی بێ، چۆن خۆشگوزەرانی بۆ بکرێ. هەموو ئەو فکرە ڕەئسمالی و شیوعیەت و حتا دنیای ئەو فکرانە کەیەن و ئەڕۆن هەمویان بۆیە بۆی ئینسان بە ئینسان بڵێن ئێمە ئەتوانین کامەرانت بکەین. بەڵام تەجروبەی ژیان هەموو ئەو فکرانە لە کۆتاییە خەسارەتمەند ئەبن، چونکە ئینسانیەت جارێکتر ئەفەوتێنن بە نەوعێکی تر. بۆیە مامۆستا سعیدی نورسی ئەفەرمێ ئەوروپا فکری ڕەئسمالی کاتێک کە هاتن ویستیان ئینسان ئازادکەن، هەدەفەکەیان لە ئەساس ئەمە بوو، بەڵام ئینسانیان کردە کرێکی، کردیانە کرێکی کارەبا، کرێکی ئاو، کرێکی هەموو شتێک، مۆبایلەکەی، شاشەکەی، هەناسەی، هەموو شتێکیان لێک قەدەغە کرد. هەموو ئەو نعمەتانەی کە خوا لە جیهانە بە ئینسانی بەخشیوە دوو جۆر نعمەت. نعمەتێک کە ئینسان ئەتوانێ ببێتە خاوەنی، نعمەتی ئینسان ناتوانێت بێتە خاوەنی. ئەو نعمەتەی کە کەس ناتوانێت بێتە خاوەنی، لێدانی دڵت سپاس بۆ خوا کەس نابێتە خاوەنی. ئەگەر ببنایەتە خاوەنی هەندێک خەڵک کۆنتڕۆڵیان نەکرد و پارە پیان ئەفرۆشت. هەناسەدانی تۆ بەس خوا خاوەنێتی، کەس خاوەنی نییە، خۆشت خاوەنی نیت. تەنانەت خۆت تەملیکی شخصی هەناسەدانت نییە لە شەریعەتە و لە واقعیشە ئەو هەیە. بینینی جوانیەکان بە چاوی سەر و چاوی دڵ مەیلی خۆتە. ناتوانن بڵێن وەڵاهی ئەگەر سێری گردون کەی پارەت لێوەرەگرین، ئەگەر نا باجیان لەسەرەوە دانا کافران و بێدینن. ئەفکارەکان هاتنیان و بۆی دەوڵەمەند بی ئەمەش پارەی لەسەرە. ئەمانیان هیچ ڕەبتی بە ئینسانەوە نییە. بۆیە لە کۆمەڵی فەرمایشتا خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم کە باسی نعمەتەکانە کە ئەفەرمێ خەڵکی مشتەرەکن لە کۆمەڵی نیعەمە. یەکێک لە نعمەتەکان بریتیە لە سەوزایی. تۆ مشتەرەکی لەگەڵ هەموو خەڵکە، بینینی جوانیەکان هەموو مشتەرەکین تایە. سپاسی ڕەب العالەمینەکەین کە تەملیکی شخصی ئەمانە بەدەستی خوایە، بەدەستی کەس نییە. بۆیە هیچ ئینسانێک وا نەزانێ خۆی خاوەنی خۆیەتی. خوا خاوەنداریەتی خۆتی نەداوەتەوە دەستی خۆت، چونکە ئەگەر بەردەستی تۆ کە بەیانی تۆ ئەفرۆشی ئەم کەسە ئیکڕێ و یەکتر ئەیکڕێت تۆ خاوەنی نامێن. هەمووی لە نعمەتی خوایە و لە دەستی خۆیەتی. بڕێکی تر لە نعمەتەکان لەگەڵ ئەوە نعمەتە بۆ ئێمە کردوێتی بە تەملیکی ئێمە، باخەکەت، ماڵەکەت، ئەولادەکانت، ئەو کەمە پارەی کە کوی ئەەکەیتەوە، ئەوانە هەمووی تەملیکی شخصین لە اقتصادی ئیسلامیا بە درێژی باس کراوە. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێ لە فەلسەفەی ئیسلام تێبگەین بۆ ژیان، ئەڵێن ئیسلام ئەو بەرنامە تۆکمەیە کە گرنگی ئەدا بە سەعادەتی ئینسان و کامەرانی ئینسان لەم ژیان و لەو ژیان. ئەم ژیانەی ئێرە مسۆگەر ئەکا بۆ تۆی مسلمان، ئارام ئەبی لەگەڵ ژیانە، دنیا لە دڵتا نابێ، لەناو دەستا ئەبێ، ئەزانی چۆن مامەڵەکەی. تۆش وەکو مرۆڤەکانی تر بۆت هەیە کارکەی، کەسابەتکەی، کۆکەیتەوە، بنیاد بنی، بەڵام هەدەفت هەیە لە بنیادنان. لە دوای بنیادنان تۆ چی ئەەکەی؟ بۆچی بنیاتی ئەنێ؟ بۆ کێی کۆ ئەەکەیتەوە؟ هەمیشە ئینسانی مسلمان ئەگەر بە کورتی پێت بڵێن فەلسەفەی دین چییە؟ وەکو لە یافعی صاحبی وحی القەلەم ئەپرسن، ئەڵێ ئەگەر پرسیارم لێ بکەن بڵێن فەلسەفەی دین شتە، ئەڵێم تەنها دوو شتە. بڵێن چییە؟ ئەڵێم تەنها دوو شتە. پەیوەندیت لەگەڵ خوایە چۆنە بێ، لەگەڵ مەخلوقاتی خوایە چۆنە بێ، چۆن مامەڵە ئەەکەی. ئەگەر بخودتر بڵێن مرۆڤ لەگەڵ خۆیە چۆن مامەڵە ئەەکا، لەگەڵ مەخلوقاتی خوا چۆن مامەڵە ئەەکا، لەگەڵ خوایە چۆن مامەڵە ئەەکا. ئەلەم سێ ڕێگایەوە کامەرانی بۆ ئینسان دەستگیر ئەبێ. ئێمە ژیان و عیشمان لە پێناوی ماددان نییە. ژیان و عیشی ئێمەی مسلمان بۆ کۆکردنەوەی ماددەیە و سەرفکردنێتی بۆ ڕێگایی کە خوا ئەوێ. چۆن ئەو ئەوێ؟ ئەمرەکە خۆتی لەبیر نەچێ، مناڵە لەبیر نەچێ، بۆیان سەرفکە، هەمووی بە ئەمری خوا جێبەجێ ئەەکەین. بە دەوروبەر، هەژار، نەدار ئاگات لێبێ، دڵێکی ڕەحیمت هەبێ. ئەگەر دڵت ڕەحیم نەبێ، خوای بە ڕەحم لە ئاسمانەوە ڕەحمە پێ ناکە. چۆن حیاتێکی خۆش لێرە بەسەر ئەبەی؟ خوا چۆن لە قورئانە باسی کردووە، ئەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى نێرومێ ئەوەی کە کردەوەیکی صالح ئەکا وهو مؤمن
ئیمانیشی هەیە تەنها کردەوەی ساڵح مەرج نییە جاری وای کافرێکیش کردەوەیکی ساڵح ئەکا بەڵام ژیانی هەر خۆش نابێ مؤمنی ئیمانداری کردەوەی ساڵح جێبەجێ ئەەکەی لە ژیانە فلنحيينه حياة طيبة خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ئێمە حیات و ژیانێکی زۆر طیب و پاک و جوانی ئەدەینێ پوختی ئەدەینێ بۆیە تۆی مسلمان ئاسوودەی تۆی مسلمان کامەرانی فمن اتبع هدايا فلا يضل ولا يشقى ئەو کەسەی شوێن هیدایەتی من کەوێ رب العالمین ئەفەرمێ گومڕا نابێ نەکبەت نابێ بەدبەخت نابێ سەرگەردان نابێ شەقی عەکسی سەعیدە واتە ئارام ئەبێ خۆشەویستمان فەرموویەتی کورا ئاگاتان لێبێت دەوڵەمەندی پارە زۆری نییە دەوڵەمەندی دڵە بەخشندەی دڵە لەوە چێ پارەت زۆر بێ بەخشی هەر بە ڕەزیل حساب کری نە ئەبێ ئێرەت دەوڵەمەند بێ ئێرەت ئاگای لە دەوروبەر بێ زۆر کات هەژارێک کە هەژارێکی تر ئەبینێ فرمێسکێک عەتا ئەکا یەک فرمێسکدا ئەبارێنێ بە چاویە ئەم فرمێسکە لە هەزاران هەزاری پارەی خەڵکی تر زۆرترە چونکە ئەمە دڵی دەوڵەمەندە ئەوەیان گیرفانی دەوڵەمەندە ئینسانی مسلمان ئەزانێ سەعادەت کە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم باسی دنیای بۆ کردوین سەعادەتی ئێمە چۆنە ئەفەرمێ من سەعادەت ابن ئادەمە المەرأة الصالحة خێزانێکی صالحە کە ئیطاعەتکە شوێنێکت هەبێ واسع بێ سیارەیەک مەرکەبێک وڵاخێک هەر شتێکت هەبێ کە هەنی و مرتاح بێ لە ڕیوایەتێکا مناڵێکی صالح لە ڕیوایەتێکا دراوسەیەکی صالح ئەمانەت و خۆشبەخت ئەکەن لە باری دنیا ئەمانەت و ئارام ئەکەنەوە لەگەڵ هەموو ئەمانە هیچ زینەتێکی خوا لەسەر زەویە بۆ ئینسانی مسلمان حرام نییە قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق كي أتواني يكيك لزينة كان إخوة لسر زوية لعبد كان إخوة حرامك رب العالمين إنساني خلق كردوا سعادة شيشي بو دابين كردوا دي همو أم جوانياني دنيا قل هي للذين آمنوا في الحياة الدنيا لجياني الدنيا هي توي مسلمانة توي إيمان دارة توي مسلمان أبي تشاوقش دلقش تشاورون جوان لفلسفه برنامجك تبقي كأم دنيا ميدانك شويني امتحان وتاقي كرنوايا كبو شويني تر برواك جاري وهي جنوبيك أبيني فقيرانا زواجك كان بيك ومالك جزرك دروسك بيك وجيان جزرك أم همونا راحت يو كوسباني جيان يتريان همو امتحاناتها بيكنيني كي جواني من الله كي أبيني ضلي قش أبي بەڵام نەخۆشێکی ئەبێنە جەرگی ئێنێتە دەرەوە ئەمە ئیمتیحانە هەردوو سەر پێکەنینەکەش ئیمتیحانە و گریانی مناڵەکەشت ئیمتیحانە هەندێک پارەک و ئەکەنەوە دوای مصیبەتیەتە پێشەوە سەرفی ئەکەنەوە هەموو ژیان ئەمەیە دەی کەسی عاقڵ نایە تەنها پێکەنینی لەناو ئەم ژیانە بێ و ئاخرەتی فەرامۆشکە سەعادەت لەوێ نییە بۆیە سەعادەتی دینیمان ئەبێ ئاگامان لێبێ سعادەتی دنیاویشمان ئاگا لێبێ ئیسلام هەردوو بارەکە سیر ئەکات جوان کەسی مسلمان کەسێک نییە تەنها لە مزگەوتا دابنیشێ و ئاگای لە دنیای نەبێ باشترین ماڵ پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم فەرمێ باشترین ماڵ ئەو کەسێک لە دەستی کەسی ساڵحایە چونکە ئەزانێت چۆنی سەرف بکات ئەزانێت چۆنی بەکاربێنێ لە پێناوی خوایە وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا بشي خوت لبير نشي للدنيا قال لي بي چونکە ئینسان هەندێک جار کە چێژ لە عیبادەت ئەکا دنیای لە پێشەوە ناشری نەبێ بۆیە خوا ئەفەرمێ ولا تنس نصيبك من الدنيا بەشی خۆت فەرامۆژ نەکەی بەڵام زۆر ئاگاش لە دینداری بێ خۆشبەختترین کەس لەسەر زەویە بریتیە لەو کەسەی لە کۆتا ساتەکانی ژیانیە هێشتا ڕۆحی دەرنەچووە طبعا وەکو غەزالیە فەرمێ ڕۆحی ئینسان کە دەرئەچێت لە قاچیەوە نوکی پەنجەی قاچی دەست پێکا وردە سارد ئەبێتەوە ئەفەرمێت تاوەکو ئەژنۆکانی سارد دەبنەوە هەتا ڕانەکانی سارد دەبنەوە تا ناوکی سارد ئەبێتەوە تا سەرسنگی دەسەکانی وردە لە کارەکەون هەتا ئەو کاتەش خوا تەوبەی لێ قبوڵەکە کە ڕۆح گەیشتە ئێرە قوڕقوڕاگە وردە ئینجا خوا تەوبەی لێ قبوڵ ناکە ئەوەندە بەڕەحمە لەگەڵیە بۆیە ئەفەرمێت چی ئەفەرمێ ئینسانی مسلمان خۆشبەختترین کەس لەسەر زەویە هەر هەمووی بێنە کێیە ئەو کەسەیە کە ڕۆح گەیشتۆتە ئێرەی ئیتر تەوبە وەرناگیرێت لەو کاتە بەڵام مەلائیکە بە چاوی سەری ئیتر ئەبین لەو کاتە مەلائیکە موژدەی ئەدەنێ خۆ لە تۆ ڕازیە ئەی عەبد
ئەمە خۆشبەختترین کەسە لەسەر زەویە چونکە هێشتا دەرنەچوە لێرە بەڵام بە چاوەکانی سەر ئەمە ئەبینێت و ئارامی بۆیە ئەزانێ خوا لێ ڕازی بوو نەجاتی بوو. هەموو کاری ئێمە لێرە بۆ ئەمێ چۆن ئێمە بتوانین ئێمە وەکو فەلسەفەی غەربی و ئەمانە ئەڵێن دنیا بەهەشتە، ئێمە قەت ناڵێن دنیا بەهەشت، ئەڵێن دنیا کێڵگەیە بۆ بەهەشت، نمونەی بەهەشتێکی هەتاییە. ئەم وردە یاری و بچووکانەی ئێرە کە ئەبینی هەمووی نمونەیە بۆ ئەوێ لەوێ ئارام ئەبی. بەچی ئارامی بەدەست ئەهێنی؟ بەچی خۆت خۆشبەخت ئەەکەی لەم دنیا هەتاوەکو لەو دنیا خۆشبەخت بی؟ ئیمان و کردەوەی چاک، هەر کردەوەیکی چاک هاتە ڕێت دەستی لێ نەگەڕیتەوە، لەناو گوناه هابووی کردەوەی چاک هات پەلاماری کردەوە چاکە بدە، خوا ئەو کردەوە چاکەی بۆیە بۆ ناردووی لەو کاتە لەوە ئەچێ سەبەبی ئەوە بێخوا لەو گوناهت ببورێ. خەریکی فاحیشەیەکی زۆر خراپ بووی، لەو کاتە هەستە کرد دڵت ئاڵۆزە، بە زمان تا هاتووتە یا ڕەبی خوای عەفوم کە، بەس ئەمەند خوا عەفوتەکە. بە حەیاتە بە فکرتە هات کە دەستنوێژێ بگری، ڕاکە دەستنوێژەکەت بگرە لەوە چێ ئەو دەستنوێژە سەبەبی لێخۆشبوونی ئەو گوناهە بێ. بۆیە لە عەمەلی صالحە یەک ثانیە ئینسانی مسلمان ناوەستێ الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون. بەخوا ئەمن و ئەمان و خۆشبەختی لەو کردەوە صالحانەیە کە ئەیکەی. هەرچی ئەخلاقی بەرزە هەوڵ بە لە خۆتا جێبەجێیکەی. ئێمە هەمومان کەم و کورتیمان هەیە، عیب و عاری زۆرمان هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر ڕێگای جوان جوان و ئەخلاقی بەرزی فێر کردوین. بەخوا هەتا ئێستش لەناو ئەم میلەتی کووردا گەنجی جوان ئەبینی، بەخوا هەندێک کردەوەی هەیە بۆنی پێغەمبەری خوای لێ ئەکەی صلی الله عليه و آله وسلم. بەخوا پیرێکی جوانی ڕیسپی ئەبینی بۆنی پێغەمبەری خوا ئەکەی صلی الله عليه و آله وسلم لە کردەوەکانیە. بەخوا خوشێکی بەڕێز ئەبینی هەستەکەی بۆنی شەرم و حایی پێغەمبەری خوا ئەدا صلی الله عليه و آله وسلم. بۆیە ئەخلاقیاتی خۆشەویست زۆر گرنگە بۆ ئاسوودەیی ژیانمان، بۆ ئەمنی ئێرەمان، ئارامی ئێرەمان. ذکری خوا زۆر زۆر بکە، لە خزمەتی قورئانە زۆر ببە. ئەلا بذکر الله تطمئن القلوب. بەخوا دڵت ئارام نابێ بە ذکری خوا نەبێ. نە لە سەفرە و سیاحەت، نە خواردنی زۆر، نە سەفرەی ڕازاوە، ئەمانە هیچی نابێتە مای ئارامی تۆ. ئارامی تۆ لەم لایەنە ئەبێت کە تۆ بینی خۆت و خوا جەل جەلالوه خەریکی ئەذکار و ئەوڕادی خۆت بی. زانایان فەرموویانە کە خەفەت زۆری بۆ هێنای بچۆرە خزمەت سوورەتی یوسف. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خێزانی گەورەی خەدیجە دایکمان وەفاتی کرد، مامی وەفاتی کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تەشریفی بردە طائف و بەردباران کرا، بێکەس غەمێکی زۆر گەورە سەردڵی گرتبوو، حتا لە سیرا پێوتێ عام الحزن، عامی غەم و خەفەتی خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم. لەو کاتە سوورەتی یوسف هاتە خوار. بۆیە زانایان ئەفەرمون کاتێک کە غەم دڵت دائەگرێ زۆر ناڕەحەتە بی سوورەتی یوسف بخوێنە بچۆرە خزمەتی. سەیدنا عومەر ئەصحاب ئەفەرمون لە نوێژەکانە زۆرینەی کات بەتایبەتی لە عەتەمەیە و لای نوێژی عیشا گوێمان لێ و سوورەتی یوسفیە خوێن. ئەیفەرمون غەمی ڕۆژم هەمووی لا ئەبا، سافم ئەکات. ئینسانی مسلمان لەناو ئەم زەمەنی جەنجاڵیە کە کافر و بێدین دروستی کردووە، هەمومانی قەرزاربار کردووە، هەمومانی کرێکی کردووە، هەمومانی وا لێکردووە نازانین چۆن بیرکەینەوە، چۆن ئایندەی خۆمان دیاریکەین. ئەبێ غایەکانی ژیانت دیار بێ، ئەبێ بزانی چی ئەەکەی. خەریکی ذکر و دینداری بە تا دڵت ئارام بێ. بەخوا ئەم کافر و بێدینانە ئەگەر بزانن ئەم ئارامی ناو دڵمان ئەتوان تێک بدەن تێکی ئەدەن. بەخوا هەرچی کاری یەهود و نەسارا و مەجوسە بۆ ئەوەیە ئارامی دڵی تۆی مسلمان تێک بدە. بۆیە تۆش لەناو ئەم جەنگا نابێ بدۆڕێی، ئەبێ ئارامی دڵت لەگەڵ خوایە ئەبێ، بەخوا پەیوەندیت لەگەڵ ئەوە بەهێز بێ، دڵنیا بە دڵت ئارام ئەبێ. ئێرە ئەبێتە بەهەشتێکی جوان و مەزرعەیەکی گەورە بۆ بەهەشتێکی هەتایی و نەبڕاوە. خوای گیان داوات لێ ئەەکەین بە گەورەی و ڕەحمەتی خۆت ئارامی بخەرە دڵمانەوە، خوایە ئارامی بخەرە ماڵەکانمانەوە، خوایە ئارامی بخەرە وڵات و نیشتیمانمانەوە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەو ماڵانەیەکەوە ئاژاوەتیانایە، یا ئیلاهی ئاژاوەتیانە مەهێڵە، خوایە ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە. یا ئیلاهی بەخوا ئێمە عەبدانێکین لەم ماڵەی تۆیە کۆبووینەتەوە. یا ئیلاهی تۆ خۆت شاهیدی، بەخوا سوژدە نابن بۆ کەس
يا إلهي تنها بو ذاتي باكي تو نبي ركوعنا بين لبردم كسا تنها بو تو نبي يا إلهي دسي الزليلي برزناكينو بخوا تنها بو بارقاي توي برزكينو ديا إلهي أم عبدانا بمدل باك وهاتون تمالكيتو ودسي الزليلي بوتو برزكنوا يا إلهي دعاك ننجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام ئاین و پیرۆز و جوان و گەورە و ئیسلامی گر لایەنێکی ئێمەش تۆکمەکردێن اهتیمامی فرەشدان بە بەش و لاشەیما کە ئەشم سحەتمە تەمام چەنی ئانەیە سحەت مەسائل و عەقڵ و ئینسان و مسلمانی ئەشم صحیح و سەلیم بوو، ڕۆحی چش نەفسی چش ئەشم صحیح و سەلیم بوو. پیغمبر خوای صلی الله علیه و آله و سلم پی روحی آسودیش گرجاره واچه یا ارحنا یا بلال ای بلال وش حال ما کرد پا بانگه کملیش ورو انا روح چنش آسوده پی عقلی اسلام برنامج نیانره آتشوی که عقل انسانی تیگما فیلمی وان تماشاش کری قماری وان عرق وارده وان نرگل بکر آرده و ای بابتانه جگەرەواردەیە هەرچی بەچی چێوە هەن کە عەقڵ و ئینسانیەتی یاگەی پرسیاری نەسەرشکە بەکارش بارۆ چکۆی نەگەر عادات و ئولفەتێ پیسێنە کافرا و بێدینا دروستێکردێنێ ئەچی نیشان نەگەر ئیسلام پارێزگاری جە تۆ کەرۆ پارێزگاری جە ڕۆحڵ کەرۆ جە عەقڵی کەرۆ پارێزگاری جە نەفسڵ کەرۆ تەنانەت نەڵ پارێزگاری وەنە کەرۆ سبحان الله ئەنە بەرنامەکە شیرینە فەرماوە ئەگەر یەرێک کەسێ پێوە بیدێ تەماشۆی فەرمایشتە کەرە فرە عەظیمە ما تدوي تابيو بتشربق سيما كردين نوكو خلل ونفسي أو تريثنا دروز باخفض نور وبراكته زانت شم مراعاتي وان والله هيج برنامج ياسر زميننا بيس إسلامي أبيس جرينجيش دا وبيلا أنا جرينجي يريك سندي بيو دوي تابيو تشرب نكردين نوكو يرم ضلج مشوج بو نفسش كشتيك بشو خمي وخفتي وورو إنكسي مسلمانا ئاگاش جەوێشا و دینداری کەرەوە ئاگاش جە دەوروبەریشە مراقبە کەرەوە مەبۆ بە عەزیەت بە هیچ کەسێ بە وشێوە بە کەلیمێوە بە چەمێوە بە هیچ شێوازێ مسلمان صاحب و بەرنامەوە فرە گەورەین بە تەطبیقکردەیش چێگە ئاسوودە بۆ چی دنیا گولانەیە ئیمتیحانەینە ئاخیرەتی چەنە سەرش بەرز بۆنەوە ئاسوودە بوو خۆی داوا نەکەرمێ دڵما ئاسوودە کەرە یانەکامە ئاسوودە کەرە ئی وڵات و نیشتیمان و کوردستان و ئێمە خۆی داوا نەکەرمێ ئارام و هێمنشکەرە. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقيموا للصلاة يرحمكم الله.